بەناوی خوای گەورە سڵاوتەن لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست کێبڕکەی پارتی یەکێتی بۆ بەرزهێنانی پۆستی سەرۆکۆماری عێراق بەردەوامە. وا بڕیارە هەفتەی داهاتوو حوتی ئەم مانگە حوتی مانگی دوو پەرلەمانی عێراق کۆبێتەوە بۆ هەڵبژاردننی سەرۆکۆماری عێراق. لە ئێستاشدا هەردوو لایەنی دەسەڵات پارتی یەکێتی دەستیان بە گفتوگۆ لەگەڵ لایەنە عێراقی و کوردستانیەکان کردووە بۆ یەکلاکردنەوەی پۆستی سەرۆکۆمار. لەسەر راستی ڕاگەاندنیش هەردوو لە ڕێی پەیجا سێبەرەکانیان شەڕی ڕاگەیانیان دژی یەکتری ڕاگەاندووە. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ناکۆکی پارتی یەکێتی لەسەر پۆستی سەرۆکۆماری عێراق و کاریگەری ئەو پۆستە لەسەر ناوخۆی هەرێمی کوردستان دەکەین. بۆ قسەکردنی لەسەر ئەم پرسە میوانداری بەڕێز عارف قوربانی نووسەر و ڕۆژنامە نووسمان کردووە. کاک عارف بەخێربێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. دوایین زانیاری لەبارەی ناکۆکی پارتی یەکێتی لەسەر پۆستی سەرۆکۆمار بەکوێ گەیشتووە؟ ئێستا پێشەوەی تاخیز بڵند تەواو عملی دەدوانی پیدا بوو ئەوان یەکێتی ببنە ئۆپۆزیسیۆن پێم سەیر بوو هەواڵەکە، بەڵام تەواو نەکردو. ئێوە تەلەفۆندا لە ڕاستیە هەموو خەڵکی کوردستان ئەزانن وەکو پێویستی ئەو پۆستە ئیستحقاقی خەڵکی کوردستانە، وەکو پێویستی وەتەبایی ناو هێزەکان وایە خواست کە هەموو حیزبانەی نوێنەریان هەیە لە پەرلەمانی عێراق و نوێنەرەتی خەڵکی کوردستانەکەن ئیتر بە ڕێژەی کەم تا زۆر هەمویان ڕێیان هەبێت لەسەر ئەوەی کە ئەو کارکتەرە چێ بێت و باشترین بژاردەش کە خۆزگا هەر لە دوای مەم جەلالەوە بکرایە بەکرد یا لە پەرلەمانی کوردستان یا لانی کەم لەناو فراکسیۆنە کوردیەکان ئەو پرسە یەکلا بکرایەتەوە بۆی ئەم چێبڕچێیە و ئەم ململانێ و ناتەباییە دروست دەبوایە. بەداخەوە ئێستا ژمارەیەک کاندید هەن لە جیاجیەکان لە سەربەخۆ لە ناو حیزبەکان و لە ناو یەکێتیش دوو کاندید هەیە، یەکیان ڕاستەخۆ کاندیدی یەکێتی و ئەو کەش بە شێوەی ناڕاستە. ئەمە بە شێوەیەکی گشتی هەم بۆ ناوبانگی کورد خراپە و هەم پێگەی کورد لە بەغدایە لاوازەکە و سبەینێ تەداعیاتەکانیشی بە جۆرێکی زۆر خراپتر لە ناوخۆی کوردستانە ڕەنەدا. ئەگەر ئێمە تەماشا بکەین لە ساڵی 2018 بەهۆی ئەو ناتەبایی لە نێوان پارتی یەکێتی هەبوو بۆ پۆستی سەرۆکۆمار لە نێوان بەڕێز بەرهەم و کاکواتچێن بینیمان یعنی چەند خەڵکی کوردستان زەرمەند بوون لەو دراع و ململانەیە و لە ناو حکومڕانی هەرێمی کوردستان ئەو لێکەوتانەی تا ئێستاش هەر پەیوەندیەکانی نێوان پارتی یەکێتی و دیان و جۆری مامەڵەکردنی هەرێمی کوردستان و بەغداش ئەو کێشانەی هەبوون. ڕنگدانەوەی ئەو سراحە تا ئێستاش لەسەر پرستی بودجە و موچە و هەموو شتەکان ڕنگدانەوەکەی بەردەوام. ئێستا ئەم جارە بۆ بەم ناتەڕایی ئێستاوە ئەگەر جارێکی بکە ئەم پۆستە بەدەست بهێنرێتەوە، هەر لایەکان بەدەست بهێنن بە دڵنیاییەوە بۆ 4 ساڵی داهاتوو لێکەوتەکانی یەکجار خراپترە بن لەم 3 ساڵی ڕابردوو، چ لە ناوخۆی هەرێمی کوردستان و چ ڕنگدانەوەی لە جۆری پەیوەندی لە نێوان هەولێر و بەغداد. بۆ هەردوو لاوا باش و بگەنە تەفاهم بەداخەوە پارتی یەکێتی هەست بە مەسئولیەتی نەتەوەیی و نیشتمانی ناکەن. هەردوو لایەن چۆن سیاسیەکانیان ئەدوێنی ئێستا گە تەماشا بکەن لە میدیاکانە بم ڕۆژگارە قساکەن خەمی ڕێخستنی ناو ماڵی سونەیانە، خەم بۆ ئەوە خۆن کە ماڵی شیعی تێک نەچێت و لۆمەی یەکتری ئەکەن لەسەرەوەی کە نابێت بینە تەرەف لەوەی ماڵی شیعە پەرتەوازە بێت، بەڵام هیچیان دەربەسی ئەوە نایەن کە ماڵی کوردی پەرتەوازە بێت. بەداخەوە یعنی ئەمە ئەو پەڕێکردنە بە مەسئولیەت بەرامبەر بە خەڵکی کوردستان و لەوەش ئەسەفی زۆرتر ئەوەیە کە میلەتەکەی ئێمەش هەموو شتێک قبوڵە، یعنی ئەوە شتێکێ لە هەرێ کێشە گەورەکە. بەس کاک عارف ئەوەی کە بەڕێز وتت دەبوایە سەرۆکۆمار لە ناو فراکسیۆنە کوردستانیەکان یاخود لە ناو پەرلەمانی کوردستان یەکلا کرابایەوە، ئەسڵەن بۆ لە ناو مەکتەبی سیاسی پارتی یەکێتی کێشەکە چی بوو کە نەگەیشتن بە ڕێکەوتن لەسەر بڵێن کاندیدێکی هاوبەش ئەگەر لە ناو فراکسیۆنە کوردستانیەکان نەبێ و لە ناو پەرلەمانیش بۆ لە بین یەکێتی و پارتی ئەوە نەکرا؟ لە من وەکوەوەڵم خۆزگا وەکو نەریتێک وای لێباتە هەم لە ڕابردووشە بۆی کە هەموو حیزبەکان هەستکەن ڕۆڵیان هەیە لە دیاریکردنی ئەم کارکتەرەکە بێت سەرۆکۆمار. ئەوە نەتیجە ئەم لە هەر حیزبێکەوە بڕاخەوە نوێنەرایەتی بێ خەڵکی کوردستان بکە و پێویستیشی بەوەیە کە هەموو حیزبەکان لە بەغدا بێ پشتیوانی ئەویش هەر کە لەسەر شانی کە دەبێت خزمەت لە بەرامبەرەوە خزمەت بە هەموو خەڵکی کوردستان
بەڵام کە ئەمە ناکەی دەبێتە کێشە و ململانی و ناخۆشی ئەوە لێوە وتم کە لێکەوتەکانی سپێنێ لە بری بە ئیجابی بشکێتەوە ئەم پۆستە دەبێت هەمای زیانگەیاندن بە خەڵکی وەسان پارتی یەکێتی بۆ نەگەیشتنە ڕێکەوت سەبارەت بۆ پرسیارە یعنی دەبێت بەڕاستی بەڕێی من ئەو یعنی هەردوو حزبە بخرێنە بەردەم بەرپرسیارەتی و بخرێنە بەردەم پرسیاری ئەوی بۆچی لە ناوماڵی خۆیان ڕێک کاتێک دەرفەت هەبوو ڕێکەوتن و کات هەبوو ڕێکەوتن جاری پێشوو 2010 کاتەکەی زۆر کەم بوو لە 21 نۆ پارتی بەڕێزپات حسێنی تەرشیح کرد لە 2 انتخابات بوو یعنی هەمووی 11 ڕۆژ ماوە هەبوو بۆی ئەگەر ئەم دوو حزبە تەفاهم بکەن کاتەکەی کەم بوو باوای دابنین نەبەرژانە سەرەوەی چارەسەری بەڵام ناکرێت ئەم 3 ساڵ و چەند مانگەی ڕابردووە ئەم دوو حزبە ئەوەندە خەمساردانە لەگەڵ ئێستا مامەڵەیان کرد و ئەوەندە بێدەربەست بوون لە بەرامبەر ئەو تەداخلاتانەی کە هەیبوو لەسەر هەرێمی کوردستان ئامادە نەبوو هەر گفتوگۆ لەم بارەوە تەماشا کە پارتی یەکێتی یعنی بە شێوەی ڕەسمی لەسەر ئەم پۆستە هەمووی 2 هەفتە بۆ 3 هەفتە پێش کۆبوونەوەیان کرد و لە کۆبوونەوەکەشە هەردوو لە لێدوانیاندا کە باسی سەرۆکۆمارمان نەکردووە پێشتا کات ماوە باسی کرد یعنی کەواتە دوو حزبە ئەسڵەن هەر باسیان نەکردووە تا ئەخیرەن کاک مەسعود و کاک بافور بۆیە کۆبوونەوەیان کردووە چەند بەڕەسمی هیچ لایەکیان ڕایان نەگەیاند لەوێ قسە لەسەر ئەم پۆستە کراوە نەگەیشتە هۆکارەکەشی ئەوەیە کە لە واقع ئەم پۆستە حسەی یەکێتیە لەبەرەوە حسەی یەکێتیە چکە پێشتر یەکێتی و پارتی لە چوارچێوەی ڕێکەوتنی ستراتیژیک کاتی خۆیوار ڕێکەوتبوون کە بەغدا پۆستی یەکەم لە بەغدا هەر پۆستێک بوو بۆ بەرکورد کەوت یەکێتی فڕی بکاتەوە لە هەرێمی کوردستانی سەرۆکی هەرێم بە مطلقی بۆ پارتی تەماشا بکە لە 2005ەوە ئەم ڕێکەوتنە بە شەفەوی لە نێوان پارتی و یەکێتی کراوە و لە 2007ەوە بووە ڕێکەوتنی ستراتیژیک گەرچی ئێستا بەکردار کاری پێ ناکرێت بەڵام یعنی پابەندێتێکەوە خۆی ماوە سەرۆکی هەرێمی کوردستان هەر لە پارتیە وەستان هیچ حزبێک یعنی منافسی بۆ تەرشیح نەکردووە بۆ سەرۆکی هەرێمی کوردستان تا یعنی ئەگەر دڵنیاش بێ ئەیدۆڕێنێ هەر خەڵکێک دەچێت بۆ نمونە ئێستا نەوەی نوێ کاندیدێکی هەیە یخۆ ئەزانێ ئەدۆڕێت بەس کاندیدێکی هەیە بۆ ئەڵێ یعنی ئەم پۆستە هی کوردەوە منیش نەنەرایەتی کوورد دەکەم بە حەق خۆی زانێت بەڵام ئەمە لە هەرێمی کوردستان کەس بەرامبەر بە پارتی ئەمەی نەکرد بۆ چکە پێیان وا بۆ ئەم پۆستە یەکلا بۆتەوە هی پارتی لە بەرامبەر ئەمەشا پۆستی سەرۆکۆمار هی یەکێتیە ڕابردوو هەری یەکێتی بووە و ئێستاش من پێم وایە وەکو حەق هی یەکێتیە بەڵام حەق ئەسەندێ نادرێت یەکێتی خۆی خستە بەردەم هەڵەیەکی گەورە کە بە ڕێگایەکی هەڵەیە ڕۆی بۆ ئەوەی ئەم پۆستە وەرگرێت ئەویش بەوەی کە یعنی پێشتر لەسەر بنەمای تەوافقێکی نیشتمانی پۆستەکان دیاری کراوە و قسەی کوردستان و لە کوردستان درا بۆ یەکێتی ئەم جارە مقتەدا سەدر ئەم تەوافقە نیشتمانی تێکدا شتێک نییە یعنی نەزانرابێت بۆ یەکێتی و بۆ هەر حزبێکی هەموو حزبەکانی عێراق ئێستا ئازانین کە ترسی تەوافق لە عێراقا تێک شوێنرا و ئێستا یعنی پلانێک هەیە بۆ پێکەنانی حکومەتی زۆرینە یەکێتی نەچوە ناو ئەم پرۆژەیە یعنی حزبێک کە نەچێتە ناو پرۆژەکەەوە بۆ وەرگرتنی پۆستەکەی یعنی بۆ تەشکیلکردنی حکوومەت و پڕکردنەوەی پۆستەکانی ئەی چۆن مەدام داوای پۆست یعنی لێرە من پێم وایە یەکێتی تووشی هەڵەیەک بۆ مراعاتی هەر کەسێک نەچوبێتە ناو ئەم تەحالوفە زۆرینەیەوە ئێوە تا دەرکەوت ئێستا یەکێتی یعنی ئەگەر پۆستەکەش وەرگێتەوە بەس بە مجازەفەیەکی زۆر ڕەنگە وەریگرێت اینجا دوای ئەوەش ڕەنگە لێکەوتەکانی یەکجار خراپ بێتەوە سەری بەڵام ئەگەر بۆ نمونە یەکێتی بەشێک وایە لەم زۆرینەیە کە ئێستا پێکات و بڕیارە هەر سێ دەستەی سەرۆکایەتێکە پێکردن یەکێتی وەکو استحقاقی خۆی بە شێوەیەکی زۆر ئاسایی پۆستەکەشی وەرەگردەوە و ئەم تەحالوفە زۆرینەیە پشتیوانی یەکێتیشە بوو بۆ وەرگرتنی پۆستەکەەوە لە داهاتووشە پشتیوانی بوو بۆ لەبەربردنی کارەکانی بەڵام ئێستا ئەگەر بیشی باتەوە ئەم تەحالوفە دژی یەکێتێ لە داهاتووشە دژی سەرۆکۆمارە بن ڕەنگە ڕقەڵەی یەزگار زۆر بەردەن وەکو وتم نەگەیشتنە ڕێکەوتنەکەشیان لە پەیوەندی ڕاستەوخۆی بۆیە کە پارتی ماوەیەک بوو تا ئەندازەیەک ئەوەی خستۆ ڕۆکە جۆرێک پیتۆیان هەیە بەرامبەر بە کاک دکتۆر بەرهەم و یەکێتیش وەکو وتم نەچوو یانی فاتحی پارتی بکات گفتوگۆ بکات لەسەرەوەی نیگەرانیەکانی پارتی چییە بۆ نمونە لە چی ناڕازین یا ئەو نیگەرانیانە بڕێنێتەوە یا جۆرێک لە دڵنیایی دەستەبەر پێ بووی لە 4 ساڵی داهاتوو بە شێوازێکی تر کار بکات کە لانی کەم هەموو حیزبە کوردیەکان لێ ڕازی بن پێچەوانی 3 ساڵی ڕابردوو کە ئەسڵەن یەکێتی خۆشی بەشی زۆری ڕازی نەبوو لە کار
لەبەرەوە ئەم بیتۆ ناڕاستەوخۆ و ڕاستەخۆی پارتی وای کرد کە پێچێتیش دوور بگرێت لەوەی کە گفتوگۆ لەگەڵ پارتیکە کە پێی وا بوو پارتی کارکتەرەکەی ڕەتەکردەوە ویستی یاری بە زەمن کا بۆی پارتی بکاتە دۆخێکەوە کە وەکو حاڵەتی ئەمری واقع ناچار بێ دەبێت سەرۆکۆمار قبوڵ ئەوە بوو لە بەرامبەر ئەوەیە پارتیش کاکوشیاری تەرجێتەوە لە حقیقەتە بەپێی تێگەیشتنی من پارتی وشیار زێباری بۆ تەرشیحکرد بوو یەکێتی ناچار بکە کاندیدەکەی بگۆڕێت بەڵام ئەو ڕۆژەی کە هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی عێراق کرا و بەپێی ئەو دەنگانەی کە بەدەست هاتن پارتی جۆرێک غرور گرتوێتی بەوەی کە پێی وایە ئێستا ئەو زۆرینەیە لە ساڵحی ئەوەیە کە کاندیدی پارتی ببێ بە سەرۆکۆمار لە کاتێکدا ئەوەی بیر چووە کە بۆ دەنگدان بە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هیچ کەسێک منافسی جێگری سەرۆکی پەرلەمان نەبوو کە پشتی کورد بووە بۆ کە پارتی کاندیدی بۆ تەرشێت بەڕێز سروو عەبدولواحید خۆی هەڵبژاردووە لە دەرەوەی هەموو اتفاقێک و هیچ تەحالفی لەگەڵ هیچ هێز و کوتلەیەک نەکردووە لەبەرەوە دەنگەکانی بەشداربووانی کۆمەڵگە چووە بۆ کاک شاخەوان عەبدوڵڵا بەڵام مەرج نییە بۆ سەرۆکۆماریش بە هەمان شێوە پرسی سەرۆکۆمار لەمە ئاڵاسترە پەیوەندی تەنها بە یەکێتی و پارتیەوە نییە لەژێر کاریگەری هاوچێشە هەرێمایەتی نێو دەوڵەتەکانایە و ئینجا تەرەفەکانی تری شیعە تا ئەندازەیەک ئێستا لەم مەسەلەی پرسی سەرۆکۆمار بوونە بە تەرەف لەم کێشەیە لەبەرەوە من پێم وایە یعنی دۆخەکە ئاڵاستر دەبێتەوەی کە چاوەڕێنکەوە بەڕای من دەبوو پارتی یعنی یەک ڕاستی لەبەرچاو بگرێت پارتی ئێستا حکومڕانی مطلقی کوردستان سەقامگیری هەرێمی کوردستان بۆ پارتی کرد وەک لەوەی کە پۆستێکی باڵای هەبێ لە بەغدا پارتی دەبوو بە دوای ئەو ڕێگانەوە بووایە چۆن زیاتر سەقامگیری لە هەرێمی کوردستان دەستە بەرێکە و چۆن لەگەڵ یەکێتی بگاتە تەفاهومێک لە سەرۆکۆمارێک دابن لە سبەینێ لە بەغداوە پشتیوانی سەقامگیری هەرێمی کوردستان بکە و پشتیوانی ئەوە بکە ئەو بەشە بودجەی کە لە بەغدا ئەقرارەکرێ مانگانە وەکو پێویست بدرێت هەرێمی کوردستان بۆی لە پاڵ داهاتی خۆی بەشی موچە و بژێوی خەڵکی کوردستان بکە بەس کە پارتی چاوی ئێستا بڕیوەتە ئەو پۆستە لە بەغدا لێکەوتەکانی خراپەکەونەوە لەسەر هەرێمی کوردستان سبەینە گەر بێنە پێش چاوی خۆت یەکێتی ئەو پۆستە بەرێتەوە یەکێتی ئینتیقام لە پارتی ئەکاتەوە لەسەر بۆی کە پارتی تووشی ئەم گیر و گازەی کردووە لەسەر پۆستەکە کە پێی وایە یەکێتی پێوانی خۆی وەگەر لە بەرامبەر ئەمەیە پارتی بیباتەوە یەکێتی لە کوردستان نایەوێت استقراریە لە کوردستان بۆ خۆی بەردەوام بێت وەڕەنە سەرێشەیە جار گەورە بۆ حکومەتی هەرێمی کوردستان بۆیە لەمەیە من پێم وایە یعنی پۆستەکە ئەگەر پارتی بیباتەوە نەیباتەوە زەرەرەکە لەوەی کە یارمەتی دەر نابێ بۆی دۆخی هەرێمی کوردستان سەقامگیر بەداخەوە هەندێک تێگەیشتن لەناو برادرانی پارتی هەیە بەوەی کە چووکە زۆرینەن لەناو ئەنجومەنی وەزیرانە کاتی خۆی لە دەرەوەی اتفاق لەگەڵ یەکێتی و لە دەرەوەی اتفاق لەگەڵ گۆڕان کە حکومەتیان پێکهێنا یعنی لە دەرەوەی ڕێکەوتەکانی ئەوان چەند یاریدەدەرێکیان بۆ سەرۆکی حکومەت زیاد کرد بە پلەی وەزیر بۆ ئەوەی کە لەناو ئەنجومەنی وەزیران 50% وەزیرەکان پارتی بوو دیارە خۆیان ئەویان لە بەرچاو گرتووە وەکو تەجروبەی جاری پێشوش کە گۆڕان سەحبی کردبووە نەک ڕۆژێ لە ڕۆژان حاڵەتێک بوودا ئەم وەزیرانە بکشن بۆی حکومەت هەچی نەکەوێت و حکومەتەکە بەردەوام بەڵام دەبێت یەک ڕاستی هەیە لە بەرچاوی بگرن تەنها ژمارە حکوم ناکات لە کوردستان یعنی ساڵانی ڕابردوو تا 8 تەمووز کە ڕووداوانی ناوی یەکێتیش ڕوویدا چەندین جار حکومەتی هەرێمی کوردستان لە ئەنجومەنی وەزیران بە بەشداری گۆڕان و یەکێتی و پارتی پێکەوە بە ئیجماعی دەنگی وەزیرەکان بڕیاریان داوە بەڵام لە سلێمانی نەیانیش بۆ بڕیارە جێبەجێ چەندین بڕیار هەیە حکومەت دەری کرد و ڕێنمایی هەیە لە سلێمانی کاری پێ نەکرد باشە یەکێتی خۆی لە حکومەت بەشدار سەرۆکی تیمی یەکێتی بەشدار بووە لە بڕیارەکە ئەو کاتەش هێشتا خەڵک بووە لەناو حیزبەکە نەیەشتەوە بڕیارە لە سلێمانی کاری کرد سبەینێ با بێنە پێشاو خۆمان ئەگەر یەکێتی بکشێتەوە لە حکومەت ئایا لە کۆیە و لە دێگەڵە بەندیوە ئەیڵێ هیچ بڕیارێکی ئەم حکومەتە کاری کرد بێگومان نەکەین بەڕای من دەبوو ئەم زبانەی کوردستان هەندێک مەسئولانەتر دەربەستی ئاشتی و تەبایز ڕاینەوە کوردستاندا ڕاستیان من دەمەوێت ئەوە بڵێم کات حەکیم یعنی من وەک شخصی خۆم هیچ مهتەم نیم بەبەڵ هیچ مهتەم نیم بەوەی ماڵی شیعە ڕێکە بن یان ناتەبات وایە کرد ئەوەندە ناتەبابن تا قیامەت لەناو خۆیان ڕێن ئەمە پێی شێشەی منەوە کاوڵاتی کورد بووم بەڵام خەمی گەورەی ئێمە ئەوەیە کە لەناو ماڵی کوردستان ناتەبایی دروست دەبێت خەمی گەورەی ئێمە ئەوەیە لەناو ماڵی کوردستان نا ئیستیقراری دروست دەبێت
ضرور بوو ئەم هەرێمۆچکەی هەمانە بە هەموو لایەکانەوە بیرەوە پێنەوە نێرین دۆخی سیاسی ئێرە تێبچێت هەوڵ استقرار زیاتر بێ دۆخی دارایی خەڵک باشتر بێ حکومڕانی باشتر بێ ئەمە گرنگە بۆ خەڵکی کوردستان نەک ئەوەی شەڕیانە لەسەر ئەوەی کە کامیان پۆستێک لە بەها بە تەحەدایەکی زیاترەوە بکرێت لە کاتێکدا هەردوو لاشان بەرچاویان ڕوونە لەوەی کە بەم تەریقەیە وەرگرتنی پۆستی سەرۆکۆمار نەک خزمەت بە گەلی کورد ناکات بەڵکو ئەبێتە بەڵایەکی گەورە بۆ خەڵکی کوردستان هەر لایەکەوەی بۆیە من هیوادارم ئێستاش تقریبا وا نزیک ڕۆژێک پێکەمتر لە پێشمان ماوە ئەم هەفتەیە هیوادارم ئەم بە چارەسەرێکی عەقلانی بکەنەوە بۆی نێڵن بەژێ زۆر زیاد باشە یەقین بن لەوەی دەرەمەندی گەورە بوو. باشە کاک عارف سوپاس دەکەین لەگەڵ بە کورتی وەڵامی پرسیارەکانمان دەیتەوە سوپاس دەکەین بەس سەبارەت بە دوایین کۆبوونەوەی بارزانی و بافڵ تاڵەبانی چی ڕوویدا بۆ چی نەگەشتنە ڕێکەوتن وە سەبارەت بۆش کە ئێستا پارتیەکان دەڵێن ڕێکەوتنی استراتیژی نەماوە تا پۆستی سەرۆکۆمار مافیەکێتی بێ دوای لەسەر لێکەوتەکانیش زیاتر قسە دەکەین بەڵێ مەسەلەی ڕێکەوتنی استراتیژی ینی کارپێکردن بە ڕێکردنی استراتیژی دەمێنەوە ڕاستە هیچ لایەکیان بە ڕەسمی ڕایان نەکرد ئەوەشەکەەوە ڕێکەوتنی استراتیژی بکەنەوە یەکێ لە بەند و بڕگەکانی ڕێکەوتنی استراتیژیەوەی پارتی یەکێتی بە یەک لیست بەشداری هەڵبژاردننی عێراق و کوردستانە لە دوای زوتنەوەی گۆڕانەوە یەک کولێک یەکێتی و پارتی پێکەوە بەشداری هەڵبژاردننی کوردستان و عێراق هێشتا نامدرا لە ژیانە مابوو لە کۆبوونەوەی مەکتەبی سیاسی یەکێتی خوێندنەوە و تەرحەکان وابوو کە گوایە یەکێتی بۆیە پێکەی لاواز بووە لەبەرەوەی لەگەڵ پارتی ڕێکەوتنی ئەگەر بەجیا دابەزین و بەجیا بچینە ناو هەڵبژاردنەوە و لە پارتی جا ببینەوە لە لیستی هاوبەش ئەوە ئێمە توانین دەنگەکانی خۆمان گۆڕان ببێتی بەدەستی بێنینەوە ئەو کاتە بڕیاردراوە مامجلال بۆ تەعبیر ناڕازی بوو و مەحزەری کۆبوونەوەی ئێستاش ماوە هەر بە ڕێزێک مەطلەبی بێتوانێت لە مەکتەبی سیاسی و مەحزەرە ببینێ مامجلال زۆر کاشەکە لەسەرەوەی کە کارێکی خراپ بکەن با ڕێکەوتنی استراتیژی بەردەوام بێت زۆرینەی مەکتەبی سیاسی خەنە دەمدار ئەوتە مەدەن لەسەرەوەی کە نابێت کاری بکرێت ئەو بەند و بڕگانی و مامجلال یعنی پابندبوونی بە زۆرینە قبوڵێ ئەو ئەژڵێ دڵنیان زەرەر و ئەو ئێستا نەتیجەکەشی دەرکەوت یانەکانی دەچ ئاستێ بۆ ڕێکەوتنی استراتیژی لە واقعا نەماوە یعنی تەناوەکو ناوەڕەنە تەناوەکو پابندێتی هیچ شتێک هیچ خاڵێکی ڕێکەوتنی استراتیژی لەنێوان پارتی یەکێتی لە دوای 2013 هیچ پابندێتیی نەماوە تاوەکو ئێستا چێت تا ئێستا بڵێ وەڵا بابەت چوارچێوەی ڕێکەوتنی استراتیژی بەڵام لانی کەم وەکو عرفێک وەکو وتر لە بەرامبەر ئەوەی کە سەرۆکی هەرێم ئەوە دوو خولە هیچ کەس لەم حیزبانەی کوردستان بەتابێت لانی کەم باسی یەکێتی بکەم یەکێتی ئەم جارە سەرباری نیگەرانیەکانی کە نەچۆ پرۆسەی دەنگدانیشەوە دەنگی بە سەرۆکی هەرێم نەدا بەڵام لانی کەم منافسی نەبوو کەسێکی ڕانەسپات بۆ نمونە ئەویش خۆی هەڵبژێر لە بەرامبەر سەرۆکی هەرێم ئەم دەرزەی دروست نەکرد لە ناوماڵی کوردی بۆ دوایش تەعامل لەگەڵ سەرۆکی هەرێم کرد و جێگیری بۆ دانا و ئێستا ڕەنگە یەکێ لە هەر دۆستەکانی سەرۆکی هەرێمی کوردستان یەکێت لەبەرەوە ئەڵێم یعنی وەکو عرفێکی دا دەبوو پارتیش لەم بۆ مراعاتی یەکێتی بکات بەڵام لەگەڵ ئەوەی کە ئایا حەقە یەکێتیش مراعاتی حزبە شەریکەکانی تری بکات بۆی کەسێک دەرچێکە حزبەکانی تەڕازی بنیان نا ڕێی من لەوێ کە من وتم خۆزگا بکە بەنەریت سیاسی هەموو حزبانی نوێنەریان هەیە لەناو فراکسیۆن کوردەکان ڕێیان هەبووە چۆ کاکە خۆبانی سەرۆکۆمار قسەی یەکگرتووی ئیسلامیشە قسەی کۆمەڵیشە قسەی نەوەی نوێیە قسەی پارتی یەکێتیشە ئیتر ئەم حزبانە لەبەرەوەی بەپێی استحقاقی انتخابی یا بۆ جۆرێک لە ڕاگرتنی هاوسەنگی کوردستان وا ڕێکەوتن بۆ من لای یەکێتی بێ ئەبێ یەکێتیش ڕەچاوی بکە کۆمەڵیش و یەکگرتوویش و نەوەی نوێ و پارتیش ڕێیان بێت سەر کاندیدەکەی یەکێتی و دەنگی بێت نەک ئەوەی کە ئەو سراغ منلانەی بێت سەبارەت بە دوایین کۆبوونەوەی بارزانی بافڵ تاڵەبانی پێ دوای بۆچی نەگەشتن بە ڕێکەوتن و سەبارەت بۆش کە باز لەوە دەکرێت کە ئەمڕۆ ئیسماعیل قائانی فەرماندەی فەیلەقی سوپای قودسی پاسداران لە هەولێر بووە باسی لەوە کردووە کە یەکێتی و پارتی بگەن بە کاندیدێکی هاوبەش پێ دوایە دوجار هەردوو لایەن کاندیدەکان بکشێنەوە چانسی لە تێڤڕەشید زیاد بێ و ببێ بە سەرۆکۆمار خۆی لەو کۆبوونەوەی هەردوو یانلوکتەی هەردوو حیزبەکە بڵێن لەوێ نەگەیشتونەتە ڕێکەوت تا ئەو ڕۆژە یەکێتی تێگەیشتنی وا بوو کە پارتی بۆیە کاندیدی تەرشێت لەو بۆ یەکێتی کاندیدەکەی بۆڕ بەڵام وەکوتم لەو کۆبوونەوەی تێگەیشتن بۆی نە پارتی پۆستەکەی و بە ڕەسمیش داوای پۆستەکە لە یەکێتی کراوە بەڵام یعنی من شەرحم کرد لەسەر دای بەرنامە
پارتی لە هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانەوە تووشی تێگەیشتێکی هەڵە بووە پێی وایە هەمان ئەو دیمەنە هەمانە واقعا ئەگەری بەهێز هەیە کە دووبارە بێت ئەوە لە هەڵبژاردننی پرسی سەرۆک کۆمار بۆ پێی وایە ڕەنگە بە هەر تەداعیاتەکانی وەک ئەوە بێت چۆن بۆ نمونەیەکێتی نەچۆ ژوورەوە ڕەنگە لێکەوتەکەی هەر ئەوە بڵام من بۆیە زۆر درێژدا دەبین کردەوەی کە شەرحم کردەوەی کە لێکەوتەکانی زۆر خراپن لە پێناوە یان بەس بە مەسئولیت بکەن دۆخی کوردستان تێگەن تۆ خزمەت بە خۆیشان ناکە ئەگەر داخەبایی لەوە قوڵتر بێتەوە وە سراع ویلانەکان کاتە دۆخێکی خراپ سەبارەت بەوەی کە ئێران لەم نێوانەیە ڕۆڵی چیە سەرەتا ئێران ڕۆڵی ئەوە بوو یا داوای ئەوە بوو کە دەبێت کاندیدەکەی یەکێتی بێ و معارزی ئەوە بوو کە پارتی کاندیدێت بچێت ئێستا ڕۆڵی ئێرانیەکان بە دوو ئاراستە یەکیان ئەوەیە بۆی نایانەوێت ئەم استقرارە لە هەرێمی کوردستان تێکچێ وای دەکەن کە ئەم استقرار نایانەوێت لە کوردستان تێکچێەوە پێیان وایە بەم شێوازە دەبێتە سەبەبی نائارامیدا ناوخۆی هەرێمی کوردستان بۆی ئەمە ڕوونەدا داوا لە پارتی یەکێتی بکەن کە لەسەر کارکتەرێک ڕێکەوە پێشێ لەو کاندیدانەی تر کە مرەشەحن بۆ نمونە ڕێکارەکانی تێپەڕانەوە اینجا مەسەلەی ناوی هێنانە پێشەوەی ناوی لەتیفڕەشید لەو گۆشەنیگاوەیەوەیە کە دوایە ئەگەر بۆ نمونە تەمەنەوە ڕێیە لەناو پارتیشە سەرەتا ئەگەر دەنگ بدرێ بە لەتیفڕەشید ئەوە هەم پۆستەکە لە یەکێتی وەرنەژیراوەتەوە بە نەتیجە پۆستەکە دراوەتەوە بۆ یەکێتی هاوزاوی مام جەلال و هەر هی عایلە وەڕەنگە خەڵکانێک هەبن کار لەسەرەوە بکەن پێیان وابێ ئەمە دەبێتەوە کاری قوڵبوونەوەی ناخۆشی لە نێوانی ماڵی مام جەلال و دکتۆر بەرهەمیشان داهات دوایی بە نەتیجە ڕەنگە دکتۆر بەرهەمیش گومانی ئەوە کاکیا لە ڕێکەوتی گەربژێری پارتی یەکێتی نەبوو هەر لە سەرەتاوە بۆ لێداندا و ئەژینا بۆ لەتیف مەسەلەن خۆیان بکات بەڵام ڕۆڵی ئێرانەکان ئێستا وەکوتم بەشێکی ئەمەیە بەشێکی گوشارە لەسەر هەرێمی کوردستان ئەسڵەن لەناو تەحالوفی زۆرینەکە بکشێت پێیان وایە بەم گوشارە لەسەر هەرێمی کوردستان یعنی ئەوان هەرێمی کوردستان بۆ ئەوان خۆش دەست ڕاهاتوون لەسەر پێشتر زۆر ناچاک بوو کە ئێران چی ئەوێ دەبێ وا جارە تاکە جارێکە لە دوای ڕفاندۆم تاکە جارێکە بۆی پارتی یاخی بووە بۆی کە جۆ بە ئێران نەدا و جۆ بە گوشارەکانی ئێران نەدا لەگەڵ سەدە بێت ئێستا جارێکی کە گوشارەکانی لەسەر هەرێمی کوردستان زیاتر کردێتەوە بۆی کوردستان تەحالوفە بێتەوە پێیان وایە بەم ڕێگەی دەتوانن ڕێ لەوە بگرن سەدریش پلانەکانی خۆی جێبەجێ بکە کە ئاوتکردنی زۆرینەی شیعەیە کە بە نەتیجە پارتیۆی هەماهەنگی دوا قسەیان ئەوە بووە کە پێرێ سەدر هاتووە بەغدا بووە تو لەگەڵ پارتیۆی هەماهەنگی کۆبوونەوە کە 6 ساعتیش چاوەڕێی کرد کە نوێنەریان بچێ بۆ کۆبوونەوە بەڵام نوێنەری چوارچێوەی هەماهەنگی نەچوون بە پەیوەندیەکی تەلەفۆنی پێیان وتووە ئێمە دوا قسەمان لەگەڵ تۆ ئەوەیە یا هەمومان یا کەسمان یعنی ئەوە نییە بەجیا خەڵکێکمان بێ لەگەڵ تا ڕێککردەوە سەد لەو ڕۆ تا ئەندازەیەک بە ناومێدی گەڕاوەتەوە بۆ نەجەب بۆیە هێشتاوە هاتماوە ئەم پێنج شەش ڕۆژە ئەکرێ یعنی تەوقعی هەموو سیناریۆیەکیش بکەیت هەم گوشاری ئێران گوشاری خەڵکی تر بۆ پەرۆشی خەڵکی کوردستان و ئەم هەموو تکاو داوای خەڵکی کوردستان ئەو بەیاننامانەی دوێنێ ئەم ڕۆیەکگرتو و دوێنێ کۆمەڵی ئیسلامی ئەمانەش دەبێت بەڕێی من کە لەبەرچاو بگیرێت لەلایەن پارتی حەق وایشە بەڕاست وەکوتم لە پێناو لانی کەم بۆی دۆخی کوردستان تا ڕێککەونەوە بەس بە پێشبینی خۆت دوجار بڵین کام سیناریۆیە بۆ مەسەلەی سەرۆک کۆمار جێبەجێ دەکرێت ئەوەی کە یەکێتی دکتۆر بەرهەم ببێ بە سەرۆک کۆمار یاخود پارتیەکان لەلایەک دڵێن چاودێرانەوە پارتی لەبەر ئەو ڕێکەوتنە زۆرینەی کە لەگەڵ حەلبوسی و سەدرەکانە چانسی زیاتر لایەکی دڵێن کاندیدەکان لەبەرەوەی کە پێشتر لە پەرلەمان متمانی بڵین لێسەنرایەوە بۆ لایەنەکانی تریژی حراجی دەنگی پێ بدەن پێ دوایە چی بەسەردەی سەرۆک کۆمارەکە کامیان دەیباتەوە؟ دەنی کە سیاست وەکو یاری شەترەنج وایە یەک داشێک بە هەڵە بجوبێنی بۆی هەیە یاریەکە بدۆڕێت یان بۆی هەیە بۆ نمونە دۆخەکەت هێندە لێ ئاوەسمە زۆر بە سەختی ببێت پێشێتی وەزعی زۆر باش بوو مەسەلەی پۆستی سەرۆک کۆمار نەسنەکان و نەسەد و ئەمانە هیچ خلافیان لەسەرەوە نەبوو بۆ پۆستەی یەکێتی و تەنانەت پیتویان لەسەر دکتۆر بەرهەمیش نەبوو بۆ سەدر یەکێ بوو لە پشتیوانەکانی دکتۆر بەرهەم و دکتۆر بەرهەمیش دەڕابردووە زۆر بیشی کرد بە خواستی دکتۆر بەرهەم ئەوانەی کە معارزی دانانەوەی دکتۆر بەرهەم بوون هادی عامری و نووری مالیکی
و ئەوان بەڕسمی ئاگاداری یەکێتیان کردەوە بۆی دەبێت ئێوە کارکتەرتان بگۆڕن ئێمە دەنگ بە دکتۆر بەرهەمە و کاتە هێشتا پارتی یعنی خەیاڵی پارتیان نەبوو کەس تەرشێکە بەڵام گفتوگۆی نێوان یەکێتی و ئەم دوو تەرەفە نەگەشتنەوەی کە یەکێتی بڵێن کاندید بگۆڕێ بە دڵی مالکی و هادی عامری هەستان لە پەرلەمان بە یەکێتی کردی بۆیە گوتم یعنی یەکێتی بە ڕێگایکی هەڵە دەبێت یعنی نەچۆ ناو تەحالفی زۆری نە کە نەچووی ڕاستە ئیعلانیش نەکرد لەگەڵ ئەو بەرەیە کە باکۆتی بۆ نەپرۆسی سیاسی بکەن مالکی زۆرە یا ببن بە ئۆپۆزیسیۆن بەڵام تۆ نەم نێوانەیە شوێنی خۆت نازانین نە لەگەڵ ئەو جەبهەیە کە حکوومەت پێکەهێنن نە لەگەڵ ئەو جەبهەیەشی کە ئەیانوێ باکۆتی پرۆسی سیاسی بەڵێ دووپولی ڕابردوو سکرتێری پەرلەمانی کورسان هی کۆمەڵی ئیسلامی بۆن یعنی منطقە ئەم کابینەیە کە حکوومەت پێکات کۆمەڵ ناچێتە حکوومەتەوە بەڵام بڵێ سکرتێری پەرلەمان بێتەوە تۆ نەچووی تەحالف بکەی لەگەڵ ئەم هێزانەی کە حکوومەت پێکەهێنن چۆن سکرتێری پەرلەمان لە کاتێکدا ئەڵێم استحقاقی یەکێتیە و حەقە بە یەکێتی حەقی یەکێتیەوە باشیش وایە بدرێتەوە بە یەکێتی بەس یەکێتی غەڵەتێکی کرد لەو ڕۆژەی کە نەچوو هۆڵی پەرلەمان کە نەچوو هۆڵی پەرلەمان طبعا ئەمە گەمەیەک بوو کاک بەرهەم ئەم غەڵەتەی بە یەکێتی کرد و بۆیە پێشانی کرد بۆی پێی وا بوو بۆ سەرنجی هادی عامری و مالکی ڕاکێشێ ئەو شیعانەی تریش دەنگێدن بۆی کە بێمنەت بێت بە دەنگی ئەکسەریەت لەم پێوی باتەوە ئەو کاتە زیاتر پارتی بکەوێتە زاویەکەوە ئاوت پێ و پارتی پێبشێن بەڵام لەمە سەدریش موقفی وەرگرت و سنەکانیش تاقتازی کە سەدریش ئێستا وای خوێنێتەوە کە یەکێتی چۆتە ئەو جەبهەیە کە سەنگەریان لەوگرت کە نەهاتن بەشداری و پرۆسە سیاسیە بکەن و نەهاتن دەمدەنە کاندیدەکەی بۆن لەبەرەوە ئێستا یەکێتی تووشی وەکوتم حاڵەتێک بووە سەرباری ئەوەی کە کردیشی بۆ هادی عامری و مالکی بەڵام هێشتا ئێستا کە قساکەین تازەترینیان فالح فەیاز بوو هەفتەی پێشوو هاتە سلێمانی فالح فەیازش بەڕەسمی هەر بە یەکێتی وتووە ئێستا شەرداوای لێکردوون دکتۆر بەرهەم شانسی دەرچوونی لاوازە و ڕەنگە بەشێک لە شیعەکان خلافیان هەبێ لەگەڵ ئەو تیارەی کە ئێستا بە حساب نزیک شێنێ لە بەرامبەر ئەمە شاوەکوتم ئەو جەبهەی تریش من ناڵێم هەمویان خەڵکەیە لە ناو تیاری سەدریش و لە ناو سنەکانیش دەنەدەن دکتۆر بەرهەم باوەڕم وایە بەڵام ڕەنگە هێشتا شانسی ئەوەی نەبێت زمانی ئەوەی کردێت پۆستەکە بە گەندەکانە وەرگێت بۆیە وتم یعنی سەختە گەر بیشی باتەوە هەر گرفتی زۆری دێتە ڕێ و گەر نەشی باتەوە بنە سەبەبی پۆستەکە لە دەستیخۆیان لە کاتێک ئەو پۆستە ئەکرا زۆر بە شوێنەوی و زۆر بە شێوازێکی ئاسایی یەکێتی وەری لێبەبێەوە خۆی زۆرمان بوو ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە دەگەڕێن بۆ لای بەڕێستان لە بەڵی بینەرانی بەڕێست ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە لاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک ئەتوانی نمونەیەکی تاقیب بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقیب بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن پۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی گیانی و لێدەوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی تۆپ ئارت
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕست کاک عارف نزیکەی 15 خولەکێکمان ماوەگەر بە کورتی وەڵاممان دەیتەوە سوپاس دەکەین سەبارەت بە مەسەلەی ئەو لێکەوتانەی کە باست کردەوەی کە باز دەکرێت ئەگەر بۆ نمونە هەر کامێکیان پۆستەکە بدۆڕێنن کاریگەری دەبێت حکومەتیێرێم ینی هەڵدەوەشێتەوە مەسەلەی دوو ئیدارەی نازانم هەرێمی سلێمانی ئەوانە واریدین جێبەجێ دەکەن یا خوار کارتی فشار و هەڕەشەن ئەوەی کە باز دەکرێت وەی ئەشوێ کارتی بشار بەڵام وەکو معلومات لە کۆبوونەوەی کۆمیتەی سەرکردایەتی یەکێتیە ئەنجومەنی سەرکردایەتی ئەوە کراوەتە بڕیار لەبەرەوەی پێیان وایە پۆستەی یەکێتیە و ئەوان لە کۆبوونەوەی سەرکردایەتی وا قسەکراوە کە پارتی بەم شێوازە دەوێت غەدر لە یەکێتی کە پۆستەکەیان لێوەرەگرێتەوە و ئەگەر پۆستەکەیان لێوەربێتەوە ئێمە بایکۆتی پرۆسەی سیاسیەکەی لە کوردستانیش بۆ لە حکومەت دەکشین کە بێگومان لە حکومەت بچێنەوە من شەرکی ئەوم کرد بەڕابردووەکە لە حکومەتی شابوون هەندێک پەچ قەراری حکومەتیان هەستەکە لە حکومەت بچێنەوە بەدڵنیایەوە نا لە حکومەت کار بکەن نورەکانی زۆنی دەسەڵاتی یەکێت و ئەمەش بێگومان لێکۆتی خراپێ بێت هەرێمی کوردستان و ڕەنگە تەنگەژەی سیاسی خراپتر بێت من هیوادارم هەر بژاری سیاسی بێ هیوادارم هەر ئەمانە ڕوو نەدەن پارتی یەکێتی ڕێکەوە پێشتا ڕۆژە بەدەن بەڵام بەدڵنیایەوە لێکەوتی خراپێ بێت تۆ جاری پێشوو مەگەر تەماشا بکەیت تەمام جەلال بوو بەسەر حکومەت بۆی بزانین شیعەکان چەند حقوق کاتی دەستوریان نووسیوە لەبەرەوەی خۆیان پابەند کردبوو لەگەڵ ئەمریکا بە ڕێکوتێکی استراتیژی لەگەڵ ئەمریکا بۆ پیشانەوەی هێزەکانی ئەمریکا لە 2011 دەستوریان وان نووسیوە دوو خول دەبێت سەرۆکۆمار جێگرێت و لە خولی یەکەمە تەحدیدیان کردبوو بۆی جێگرەکانی سەرۆکۆمار حەقی پیتۆیان بۆ ئەوەی ڕێ لە مام جەلال بگرێت کە هەندێک بۆ نمونە ئەوان پێیان وا بێ ڕەنگە هەندێک بڕیار بدا قازانجی پرۆژەی کوردی بێنێتە تەماشا بکە لە دوای مام جەلالی بەڕێز فواد مەعسووم بوو بە سەرۆکۆمار سێ جێگریان بۆدا کە لەو هەلومەرجەی فواد مەعسووم بوو بە سەرۆکۆمار داعش هاتبوو عێراق وەزعی خراپ بوو هەرێمی کوردستان پێگەی بەهێز بوو بۆ پێشمەرگە تەواوی ناوچە کوردستانەکانی دەروی هەرێمی کۆنترۆڵ کرد بوو کەرکوب لەژێر دەستی کورد بوو لەبەرەوەی پێگەی کورد بەهێز بوو بۆی ئەم پۆستە لە بەغدا نەخەنە خزمەتی ئەوەی کە بە قازانجی خەڵکی کوردستان دێت سێ جێگریان بۆ دانایەکی لەوانە پیاوی وەقت نوری مالیکی بوو کە دوو خۆڵ ڕێزدەرا بوو کارکتەریژی هەر بەهێزی ناو شیعە تەماشا بکە لە کاتی کاک بەرهەما هیچ جێگرێکی و ئەسڵەن لە خولەکانی ڕابردوو مالیکی ڕێزدەرا بوو چەند سەرسەخت عەبادی جەعفەری بەڵام لە کاتی کاک بەرهەم دوو ڕێز زەربە هەبوو هەردووکیان زۆر دۆستی کوردن و زۆر دۆستی سەرۆکۆماریش یعنی خلافی ئەوتۆ لە نێوان سەرۆکۆمار و سەرۆکوەزیرانە نەبووە لەم سێ ساڵێدا کەواتە ئەمە دەرفەتێکی زۆر زێڕین بوو بۆی کورد بدوانێت بۆچی سەرۆکۆمار وای بەکاربێنێت کۆمەڵی خزمەت بە خەڵکی کوردستان و بە چارەسەرکردنی کێشە ناخۆشییانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا بکەوە خزمەت بە مەسەلەی پرسی چارەسەرکردنی کێشەی ناوچە کوردستانەکانی دەرەوە هەرێم کار لە جێبەجێکردنی مادەی 140 بەڵام خوا هیچی نەکرا بۆ نەکرا خلاف هەبوو لە نێوان هەرێمی کوردستان و سەرۆک لەبەر پارتی یەکێتی بە خلافەوە چوونەوە پۆستەوە بۆ پۆستە کە دەرسی یەکێتی کەوت هەرێمی کوردستان تا چەند مانگە هەیە پەیامی ئێعترافی پێ ناکەین پارتی و ئێعترافیان پێ دوای تەعاملیان لەگەڵ حتما خۆ ئەوش لە بەرامبەران نایە بوون کە خۆزگا بیرکردنەوەی وانە بواە خزمەتێکی زۆری خەڵکی کوردستانی کرد بەڵام بێگومان کە خلافی هەبێت لەگەڵ هەرێمی کوردستان لەگەڵ پارتی ناچێت لەسەر ئەو شتانە بکاتە لانی کەم پارتی پێ بۆ بە پێچەوانەی ئەمەشەوە گەڕوانینی پارتیش بە جۆرێکە کە بەشێک بوو شێخانەی بۆ هەرێمی کوردستان دروست بووە پێیان وایە دەستی دکتۆر بەرهەم بە تایبەتی لە دوای هاتنی کازمی کە پێش کازمی عەبدولمەجید مانگی 450 میلیارد دیناری ئەدای هەرێمی کوردستان کازمی ماوەیەک هەر بڕی لە دوایەوەی کە ڕەزامەندیش بوو بۆەوەی من حیبەتەکە 200 میلیارد دینار پارتی پێوە ئەمە خەتای کاک دکتۆر بەرهەم ئەی باشە گەر پارتی یەکێتی پێکەوە تەبا بوونایە و پێکەوە سەرۆکۆماریان بۆ دەداتایە پێکەواتە ئەمانە عەکسە بوو هەموو ئەمانەت بە خزمەت دەشتایەوە بۆ خەڵکی کوردستان ئێستاش کە وەکو وتم بەم ناخۆشیەوە بۆ جاری داهاتوو وەکو وتم بڕیاری پێشوەختەی یەکێتی هەیە بۆی چۆن تەعامل لەگەڵ هەرێمی کوردستان بکات و ئەگەر سەرۆکۆمار وەرگرێت چۆن تەعامل لەگەڵ پارتی بکات لە بەرامبەرەوەی ئەگەر پارتیش سەرۆکۆمار وەرگری یەکێتی چیکە لە زۆنی سلێمانی ئەمانە هەموو ئاماژەی ڕوون بۆی کە لێکۆڵەکانی زۆر بە زیانی پارتی یەکێتی اینجا بە زیانی خەڵکی کوردستانی کە شتێک لامان معلوم بێ بۆی خراپە و زیانی دەکەین وەڵای من سەرم بڕەنەدەی بۆی بۆتە پرسیار بەس سەبارەت بە
ناوخۆی یەکێتی ئەم مەسلەی سەر و کۆمار و ناکۆکیە لەگەڵ پارتی وای کردووە ناوخۆی یەکێتی ڕێک بخرێتەوە بە تایبەتی و کێشەی نێوان بافڵ تاڵەبانی و لاهور جەنگی هەبوو باز لە کۆبوونەوەش دەکرێت ڕاستە یعنی هیچ هەوڵێکی ئاشتەوایی هەیە کە بیانوێ بەم ئاشتەوایە سەر و کۆمارەکە بۆ خۆیان مسۆگەرکەن نازانم بە ئاشبوونەوەی ئەم دوانە سەر و کۆمار زەمان کردیان تازە زۆر درەمە بۆ بەڵام قسە هەیە لە نێوانیان و گفتوگۆ هەیە لە نێوانن تەلەفۆنی تەنگە ڕۆژانەش هەبێت لە نێوانن بە تایبەتی لە نێوان لاهور و عقوبات ڕۆژانە تەلەفۆن مەسەلەی هێنانەوەی جاری بکە ئاڵا تاڵەبانیش بۆ ناو پرۆسەکە لە ناو یەکێتی کە پێشتر بە حساب دەرکرا بوو بە یەکێتی و کاک بافڵ ئەعلانی کرد ئەمانە ملیۆنە ساڵی تریش نایەنەوە کەسی ئەو بریانە لە بەها پیش بە تەسیری ئەم ململانەی پارتی لەگەڵ یەکێتی و قازانجەی هەبوو کە تا ئەندازەیەک یەکێتی یەک دەست بۆ پشتیوانی دوکە بەرهەم کە پێشتر یەکێتی یەک دەست و یەکدەن نەبوو بۆ پشتگیریکردنی دوکە بەرهەم خۆشی یعنی ئەگەر پارتی دژ نەبووە ڕەنگە لە ناو یەکێتی نیگەرانی و ناڕازایەتی زۆر وایە بۆی دوکە بەرهەم تەشکیل ئەمیان قازانجی بەپلەی یەکەم دوکە بەرهەم کەوتەوە و ئینجاش یەک دەستەکەی یەکێتی بۆ پشتیوانی سەر و کۆمار دووهەمیش یەکێک لە عقدەکانی ناو یەکێتی لە 8 تەمووزەوە بۆ هەفتەی ڕابردوو ئەو کە نەیانتوانی کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی ببەست یەکێک بوو لە هەرا و مەترسیانەی کە لە پێش یەکێتی بوو ڕەنگە دۆخەکە تێکچێگەر بڕیادن کۆبوونەوەکە کۆبوونەوەی سەرکردایەتیشیان کرد و وەک هەندێک خۆشیان ژێڕنەوەڵەن 8 جار لە کۆبوونەوەکە چەقلە لێکراوە بوو هاوسەرۆکی یەکێتیان ونە ڕێک و تەبا بوونە کە یاخوا هەمیشان ڕێک و تەبابن تەپەڕێزان کراوە بۆیە 8 جار لە دوای لەبەرەوە یەکێتی تا ئەندازەیەک ئێستا یەکهەڵوێستا و یەکدەستە لەم پرسەیە تەسەوورەکەم تەداعیاتەکانی ئەمەش زیاتر یارمەتی دەربێ بۆی یەکێتی لەناو خۆیان زۆرتر ڕێک تەبا بەس پێشبینیەوە دەکەی بەم زوانە ئەو ئاشتەوایە بە فەرمی ڕابگەنرێ چونکە ئێستا زۆر بڵێن بە فەرمی باسی لێ ناکریا خود لاهور جەنگی بگەڕێتەوە ناو یەکێتی بە فەرمی هەمان پۆستەکەی جاران یعنی ئەو پێشبینی کراوە وەکو زانیاری پلانیە بەڵام وەکو تەوەقعی شەخسی خۆم ئەگەر لاهور تاڵەبانی قبوڵی ئەوە بکات کە ئەم ئێستا حزبی ماڵی ئیمام جەلال و میراتگیری ماڵی ئیمام جەلالی بریتین لە تاڵەبانی و قوات تاڵەبانی تەسەوورەکەم لە بەرامبەر لاهور تاڵەبانی داهوو شەخجەنگیش قبوڵ بکرێتەوە و پۆستیشی بدرێتە ناویش بەڵام بەوەی کە جارێککە بێتەوە هاوسەرۆکی یەکێتی و وەکو جاران دەسەڵاتی هەبێتەوە بەشێک پێ لە بڕیاری ئەم حزبە و نەکات بەشێ ینی بەشی شێری بڕیاری پیدا بێت پێم وایە و زەمانە تازە تێپەڕی حزب بوو بە حزبی ماڵی ئیمام جەلال و ئەوەی کە بەڕێز زانیاری هەبێ لاهور شێخزەنگی خۆشی جگە لەوەی کە باسی ئاڵە تاڵەبانی کرد کە گەڕاوەتەوەش بەشداری هەیە لەو توێژانی لەگەڵ لایەنە عێراقیەکان لەگەڵ شیعەکان و ئەوانەش بکرێت لەسەر مەسەلەی سەر و کۆمار وەکو زانیاری ئەوم هەیە کە دکتۆر دەرهام نامەی بۆ ناردبوو بۆ تەلەفۆنیش لەگەڵ کرد بوو داوای دەکرد گیری و پشتیوانی بکات تەقریباً 2 بەڵام لە بەرامبەر ئەمەیە لاهور شەخزەنگی چی کردی ئەویان مەقڵات بپرسین لە قوبات تاڵەبانی بپرسین لەنا ئەڵەم زانیاری ئەوم نییە یعنی کە لاهور شەخزەنگی ئیشی کردووە بۆ دکتۆر بەرهەمیە ئیشەکەیان نا بەڵام ئەزانم دکتۆر بەرهەم داوای لێ کردبووە کە ئیشی بۆ بکا و داوای لێ کردبوو کە پشتیوانی بکا و لەگەڵ خەڵکا قسەی بۆ بکات زۆر باش زۆر باشە بەس سەبارەت بەو هاوپەیمانەی کە لە نێوان بەڕێز باسلەوە کرد کە یەکێتی بە ڕێگای کەڵە داڕۆژ کە نەچۆتە ناو ئەو هاوپەیمانە زۆری نەیە بەس ئێستا قسە لەسەرەوە شەیە کە هاوپەیمانی بڵێن سەدر و پارتی و هەلبوسی هیچی تێدا یاخود حکومەتی زۆرین دەڵێن بۆ کورد خراپەندێکیان دەڵێن باشنێکیان دەڵێن خراپە سەرنجی بەڕێزت لەو بارەتی مەترسیەکەی ئەگەر ئەمە بچێتە پێشەوە خۆی ئەزانی دەرێگە کورد هەموو پێکەوە بۆیە زۆر دەرفەتێکی باش بوو کە شیعەکان لەناو خۆیانە ناتەبان بۆ کورد هەبوو ئەمەی پۆستایەتەوە بۆی ئەو ناتەبایە خۆتر بێت من دشی ئەو ڕەئیم کە دەڵێن هەرێمی کوردستان نابێت بێتە تەرەف و هەبوو گەڕایە بۆی شیعە لەناو خۆیان ڕێکەون و شیعە بە یەکگوتاری بێت هەتا شیعە چی ئیشی بێت کورد کابینەکەی عادل عەبادی کابینەی پێکەنا هەموو کورد لە گردی زەرگەتە لە کۆبوونەوە و مەحدوری ئەمریکا و بریتانیا و نەتەوەیەکگرتوەکانیش عەبادی کابینەکەی بردە ناو پەرلەمان بەبێ کورد و ئەسڵەن چاوەڕێی ئەوەی نەکرد کە ئەمان بەیان دەکەن ئەسنای حکومەتیان ناچن لەوێ متوانەی وەربوو بۆ کابینەکەی ئەوەندە بێمنەت بوو ئەگەر شیعەیەک بگری ئەوە تەعامل بکرد دەرفەتێکی باش و مادام شیعە کێشەیان هەیە
کورد دەبوو بڕیاردا لەگەڵ لایەک تعامل بەڵام زۆر گرنگ بوو کورد پێ ئەمە دووەم لەوەی لەگەڵ کامدا تعامل بکە من بۆ خۆم ڕاموا بوو بۆ پێشم وایە داهاتوو ڕاستی ئەسەلمێنێ کورد دەبوو لەگەڵ تەیاری هاتی عاملی لەبەر دوو سەبەبی زۆر سادە پیشانەوەی ئەمریکا خۆی پەراوێست سپۆرن کێشانی عێراق و تا ئەندازەیەک زیاتر بکشێتەوە ئێران ڕۆڵی زیاتر دەبێت لەمە پێویست بوو کورد لەگەڵ ئێران ڕێکرێت دووەم لە حەقیقەتیشدا کورد ئێستا لە ناوچە کوردستانەکانی دەبێت کێشەی لەگەڵ حەشدی شەعبیە یعنی دەبوو لەگەڵ تەرەفەن ڕێککەوی کە کێشە دەبێت من زۆر جار نمونەیەکە ماڵم کە چوونەوە بۆ کەرکووک هەڵەی گەورەی مامجلال و کاک مەسعود ئەوە بوو چون لەگەڵ لایەنی شیعە ڕێککەوتن لەسەر چارەسەرکردنی کێشەی کەرکووک لە کاتێکدا ئەو کاتە بڕیاری کەرکووک لە لای شیعە نەبوو لە لای عەرەبی سوننە و لە لای تورکمان ئێمە لەگەڵ تورکمان و عەرەب ڕێک نەکەوتین لە عەرەبی سوننە چون لەگەڵ شیعە ڕێککەوتین هیچمان لێ نەچنیەوە ئەوە چارەنووسی کەرکووک کە ئێستا دوای نەتیجەکەیمان بینی شیعە ستۆنداژ یعنی بۆ ئێستاش کورد کێشەی لەگەڵ حەشدی شەعبی هەیە کێشەی لەگەڵ ئەو تەرەفانە هەیە کە مالیکی و ئەو تەرەفانەی نزیک بە ئێران کەواتە مادام ئێستا باریان خوارد نەیانتوانی حکومەت پێک بێنن و بە پشتیوانی کورد ئەیانتوانی بێنەوە ناو هاوکێشەکە و حکومەت پێک بێنن کەواتە احتیمالی زۆر هەبوو سازش بەسەرەوە بکەن بە بەشێکی زۆر لە داخوازیەکانی خەڵکی کوردستان و هێزە کوردیەکان ڕازی بن بەڵام ئێستا کە لەگەڵ سەدر ڕێککەوتین یەکەم لەبەرەوەی پێکەوە نین بە دڵنیایەوە کاریگەریمان کەمترە دووەم ئەوەی کە بە تەنهاش پارتی لەگەڵ ڕێککەوتووە هیچ باسێکی ئەوە نییە کە لە ڕووی واقعیەوە ڕێککەوتنێک کراوێ بەسەر هەندێک لەو پرس و بابەتانەی کە پەیوەندی بە شتانی نێوان هەرێمی کوردستان و بەغداوەیە پەیوەندی بە ناوچەکانی دەرەوە هەیە تەنانەت ئەگەر لەگەڵی ڕێکیش کەوتبن سەدر حکومەتیش پێک بێنێ حکومەتەکەی سەدر دەسەڵاتی بەسەر حەشدی شەعبیە نەبوو کە لە باشترین حاڵەتدا سەدر کازمی دانەوە ڕێککەوتنی شنگالی کرد جێبەجێنەوە کازمی دەیان بڕیاری دەرکرد بەرامبەر بە حەشدی شەعبی جێبەجێنەوە دەیان جاریدانەی و کردەوە تیرۆسیانی کرد کە حەشدی شەعبی بەرامبەر بە هەولێر و هەرێمی کوردستانی کرد کەس جۆی لێنابێت لەبەرەوە بۆ کورد جارێککە ئێڵێمەوە وا باش بوو لەگەڵ ئەو تەرەفانە ڕێککەوی کێشەمان لێ شتێکی وا لە سەدر بە قەناعەتی من داچێت ڕەنگە زیاتر پارتی بۆ کردێتی کە ئەو کاتە ئاشی ناخۆشیەکانی شیعەیە کە من بۆ خۆم ویان پێ خۆشە حەزەکەم ماڵی شیعە زیاتر شێوەوە بێت بەڵام ڕەنگە بۆ سوودوەرگرتنەوەی کە پۆستی سەر کۆمار وەرگرێ و پۆستەکانی حکومەت سوودی لەوە بینی کە یەکێتی تا ئەندازەیەک نەچۆن بە هاوکێشەکەەوە و یەکێتی لە بەرەیەک وەستاوە کە ممکن نییە لە حکومەتیش پۆستی پێ بدرێت ڕەنگە پارتی ویسپێتی ئەو پۆزێتەوە هەموو پۆستەکانی حکومەت خۆی لە بەغداوەری کرد بەڵام بەدڵنیاییەوە لەمەیە پارتیش زەرمەندی گەورە ئەبێ کە لە هەرێمی کوردستان باجێت بەس ئەو مەترسێت چییە ئەگەر هەبێ ئەگەر پێنج قوڵێکێک ماماوە سوپاس دەکەم ئەو مەترسێت چییە کە بۆ نمونە ئەگەر چاوەڕوان کراوە بێت لە سەدرە چونکە ئەوە دروستە کە دەڵێن پیاوی بڵێن هاوڕێنی وەڕێگایە ڕەنگە تا سەر ڕێکەوتنەکانی بەڕێز وتر ڕێکەوتنێکی نووسراویش نییە لە نێوانیاندا من نازانم ڕێکەوتنی نووسراوە هەیە بەس نەمبینی وەلانێکم بڵاوم نا بەڵام سەدر ئەوە پێڕوانینێکی هەڵەیە سەدر بە پیاوی وەڕێگە بزانێت بەحەقەوە سەدر یەکێکە لەوانەی پیاوێکی زۆر استراتیژیە و هاوڵ مەبدەی خۆی لە دوای 2023ەوە یەکێکە لەو کارکتەرە سیاسیانی ناو شیعە کە زۆر بە دەقیقی کار لەسەر ئامانجەکانی خۆیەکە و کوردیش ئەزموونی هەیە لەگەڵ سەدرا بە تایبەتی لە مەسەلەی سەحبی سقە لە مالیکی سەرباری هەموو گوشارەکانی ئێران سەرباری هەموو گوشارەکانی تەرەفەکانی تری شیعە سەدر تاکە کارکتەر و هێزی ناو شیعە بوو کە تەراجعی نەکردەوە لەبەرەوە سەدر من پێم وانییە بەفکری وەڕێگە بێت بەڵام سەدر ئەجندای خۆی سەدر بە نەتیجە عەرەبێکی ناسیۆنالیزمی عەرەبە و سەدر دەوێت دەستور بگۆڕێت سەدر کەسێکە زۆر باوەڕی بە مەرکەزگەت هەیە سەدر کەسێکە هیچ ئاشنایەتیشی لەگەڵ کێشەی کورد نییە ڕەنگە هیچ تەفاوت تێگەشتێکی بۆ قەزەی کێشەی کوردیش دەبێت ڕەنگە هەر ئەستا پێی سیر بێ بۆی ئێمە داواکەین کە کورد و خانەخوێنەوە ناوچانێک بخرێنە سەر کوردستان ئەمە لەم 4 ساڵی داهاتوو تەسەوورەکەم ڕەنگە ناخۆچی لەگەڵ سەدرا قوڵ بدێتەوە لەسەر ئەم ئامانجە استراتیژیانیست باشە بەس خۆت بە کورتی سەدر بە مەترسی دەزانین لەسەر کورد نابێت لەگەڵی بڕوە کورد نا پارتی خۆش پارتی نا بەس من ڕەنوا بە کورد دەبوو لەگەڵ لای یعنی کورد نابوو کە چاوەڕێ کورد دەبوو یا لەگەڵ سەدر یا بۆ منە لەگەڵ تەرەفەکەی تر کە من لایەنگری ئەوم لەگەڵ تەرەفەکەی تر بوون من ناڵێم کارێک خراپە هەر نابوو ڕێکرد مادام کە نابێت پرۆسی سیاسی فەق سەدر و هەلبوسی و پارتی دایانێت حکومەت بۆ منەکە بێنن
من گەشتبین نیم بەوەی کە ئەمە دەرەنجامی باشی لێ بکرێتەوە بۆ خەڵکی کوردستان بەوەی ئەو لێککەوتانەی کە وەکو کێشە ئێستا لە نێوان پارتیەکێ دروست بووە و بەهۆی ئەو تێڕوانینانەشم لەسەر ئەوەی کە سەدر کەسێکی مەرکەزیە سبەینێک هاتە سەر ئەوەی لیژنەی نووسینەوەی دەستور و تعدیلی دەستور ئەو کاتە ڕەنگە کورد هەستی پێ بکات کە ئێمە لەگەڵ چێ تەعاون. دوا پرسیارم سوپاس دەکەم لەسەر مەسەڵەی سەرۆکوەزیران ینی پێ دوایە ئێستا لە حوتی مانگە پێشبینیەوە دەکرێت سەرۆکوەزیرانیش ڕاست بێردرێ لەگەڵ سەرۆک کۆمارە و سەدر بەبێ چوارچێوە مانگی شەعەکان کە ئێستا ئەوان دەڵێن بەبێ مالیکی و بەشداریەکان دەتوانێت سەرۆکوەزیران دەستنیشان بکە یاخود پاشخشێ دەکەن لەو هەنگاوی خۆیان کەسێک ڕابسپێری بۆ زۆرینە بۆ من پێم وایە ئەوەی کە ئێستا شیعەکان و یەکێتیش کاری بۆکەن یا هەڵدەنبی بنەوەیان نێڵە نیساب دروست بێت ئێستا هینی جاجار دروست بۆ بۆچوونی جاجار لەسەر مەسەلەی نیسابیش بە 50,000 گوایە ئێسان تەحلیلێک پێ بۆ ئێوانن نیساب بەدەست بێنن من پێم وایە پرۆسەکە ڕاقەبێت سەرۆکۆمار هەڵبژێردێ سەرۆکۆماریش مولزەمە بەوەی کە بە پێوادە دەستوری لە بەردەمێتی نەزانم لە تامانێکەوە وەڵ دەبن دەبێت کارکتەری کوتەی گەورە ڕابسپێرەوە پێگەێنانی حکومەت بەڵام لە مەسەلەی پێکەنانی حکومەتە احتیمال زۆرە کە نەتوان هەڕۆ بە ئاسانی لە ماوەی ئەو مانگەی کە بۆی دیارەتی حکومەت زۆر بە کورتی بەرزت معلوماتی زۆر لە هەموو بوارەکان خۆت پێشبینی دەکەی کێ لەسەر کۆشکی بڵێن لەسەر کورسی کۆشکی سەلام دابنیشێ لەو کاندانەیەکان یا دکتۆر بەرهەم یا وشیان زێبایی لەو دوانە کامیان بڵێن نازانم بەڵێ سپاس دەکەم سپاس بۆ بەرز عارف قوربانی نووسەر و ڕۆژنامەنووس کە لە ئەڵمانیاوە لەگەڵ مامووی مادومان کردی سپاسی جەنابەت دەکەین سپاس بۆ ئێوە بینەرانی بەرز سپاس باوکارانم خواتان لەگەڵ